دیارە لە مانگی تەمووزدا لە کابینەکەی بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیادا چەند وەزیرێک دەستیان لە کار کێشایەوە ئەمە بۆ هۆی ناڕزایەتی ئەوەی کە فشار بۆ سەرۆکوەزیرانی وڵاتە بهێنرێت ئەویش بە هەمان شێوە دەست لە کار بکێشێتەوە بەهۆی کۆمەڵێک پرس کە لە دەستی یاخۆت لە کابینەکەی ئەودا ڕوویاندا بوو. دوا بە دوای ئەوە سەرۆک وەزیرانی بەریتانیا نامەی دەست لە کارکێشانەوەی پێشکەش کرد و بڕیاردرا بە زووترین کە سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە دەستنیشان بکرێت و دیارە ماوەی چەند ڕۆژێکە لیستریس وەکو خانمێک پۆستی سەرۆکوەزیرانی بەریتانیای پێسپێردرا و لە ئێستادا کابینەکەی وردە وردە خەریکە تەکمیل و تەواو دەبێت بۆ دروستکردنی تەواوی پڕکردنەوەی تەواوی ئەو وەزارەتانەی کە وەزیریان پێویستە لەم کابینەیەدا لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەسەر هەڵسەنگانی کارەکانی و گۆڕانکاریەکە چێ لە ئەجندای بەریتانیا دەکات لە کۆی پرۆسە سیاسیەکان لە جیهاندا. بەڕێز دکتۆر محەممەد سابیر کە بەڕێزیان پسپۆری سیستمی سیاسین ڕاستەخۆ لێرە لە سۆدۆ میوانی ئەمێ دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. جناب سەرنجت چێ لەسەر ئەم گۆڕانکاریەی لە شانشینی بەریتانیا ڕوویدا؟ خۆی ئەم گۆڕاکاریانە بەڕاستی بە پلەی یەک ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕامیارانی سەرۆکوەزیرانی پێشوو بۆریس جۆنسۆن بە تایبەتیش بەڕاستی کۆمەڵێک کەیسی ئەوەی لەسەر بوو گەندەڵی و ئەوەی کە پێوترێ بڵێن مەحسوبیەت لە دامەزراندن و لە پێدانی پۆستەکانە بە کەسە نزیکانی خۆی و لە هەمووشی بەڕاستی دیارتر و گرنگتر کە بۆریس جۆنسۆن پێوەی ئەوە بوو ئالوودە بوو ئەو بوو کە بە پارتیگەیت ناسراواتە شکاندنی ئەو بڕیارەی کە بۆ هەموو بەریتانیەکان لە کاتی بڵاوبوونەوەی کۆڤید-19 ئەوەی کارانتینی ئەو وڵاتە ئەو ئاهەنگێکیان دروست سازدا بوو بۆریس جۆنسۆن و بڵێن بەشێک لە ستافی کابینەکەی کەسە نزیکانی خۆی ئەو ئاهەنگە بەڕاستی کە دوایی پێی زانرا و بە دۆکۆمنت و ئەمانە بڵاو بووە بووە بڵێن چۆنە لێیت ماچی هاتنە خوارەوەی ئەوەی کە پێوترێ بڵێن شعبیەت یان گەلیبوونی ئەم سەرۆکوەزیرانە و بەکردەوەش بەڕاستی پۆلیسی بەریتانیا ئەو کەیسەی وەرگرت و لێکۆڵینەوەیان تیا کرد و بەڕاستی زۆر لەسەری کە و بە غەرامە کرا بڵین پول بەس کرا بە بڵین برێک پارەی زۆر ئەمە بمانوێ نەمانەوێت لە کاتێکا کە تاوان لەو وڵاتانەیە بڕاستیمانە ئەم وڵاتانە وڵات بە سیستەمە دیموکراتیا لیبرالیە بە تایبەتی پێشکەوتوەکان بەریتانیا بە تایبەتی دەناسرێن ئەوەی کە سەرۆکوەزیرانە یان ئەندامی کابینەی حکومە یان تەنانەت ئەندام پەرلەمانێکیش بەڕاستی یان ئەوەیەکی بڵێن بەرپرسێکی حکومی پێشێلی یاسایەک یا ڕێنماییەک لە ڕێنمایەکانی ئەو وڵاتە بکە بەڕاستی ئەمە بۆ ئەوان زۆر زۆرە ئەوە زۆر لەسەر ئەو کەسە ئەکەوێ ئەمەش بەڕاستی بۆ بۆریس جۆنسۆن پارتیگەیت با بڵین ئەوەی بڵین فەزیحەی بڵین ئەو ئاهەنگە کە پێشەرکردنێکی ئاشکرایی یاسای کارانتینە بوو لە وڵاتەیە زۆر لەسەری کەوت و وەکو ئاماژەمپیا لە ئاستی گەلی یا شعبی هەم نەک لەسەر ئاسی بەریتانیەکان لە ناو پارتەکە شا بەڕاستی ئەنی بەشەشی باشە ئەندامانی پارتەکەی کەوتنە گلێ و گازەندە و هەڵوێز وەرگرتن بەرامبەری ئەو بوو 2000 کە بینیمان ئەو دەست لە کارکێشانەوە بە تا ڕادێگەتوانین دەست لە کارکێشانەوەیشی نیمچە بە کۆمەڵی لە ئەندامانی پارتی کۆنسەرڤەیتیڤ لە کابینی حکومەتەکەی بۆریس جۆنسۆن هاتە ئاراوە و ئەمە بەڕاستی بۆریس جۆنسۆنی ناچار بەوە کرد کە ئیتر چۆن بڵێ دەست لە کارکێشانەوەی خۆی بخاتە بەردەم و خۆی بوو ئەو دەست لە کارکێشانەوەیە ئەو لە کارکێشانەوەیە بەپێی چۆن ئەڵێ ئەو نەریتی کە یان ئەو عورفەی کە سیستەمە دیموکراتیە لیبرالیەکان لەسەری ئەوە ڕاهاتوون بڵێ لەو کاتانەیە یا لەو بارانەیە کە کەیسێکی ئاوا وەزیرێک یا بڵێن سەرۆکوەزیران تێوەی ئەگلێت وە کەیسەکە تا ڕادێک بەسەر یاساغە بێتەوە و لە ئاستی زین چۆنە لێرە بەڕاستی پارتی کۆنسەرڤەیتیڤ ناچارەکە ناچار بوو کە ئەو دەست لە کارکێشانەوەیە بڵێن بهێنە ئاراوە و بۆریس جۆنسۆن ناچار بۆ بکەن کە بڵێن دەست لە کارکێشانەوەی خۆی ئەو بکە بۆ لەبەرەوەی ئەمان حساب بۆ چیەکەن ئەژمار بۆ چیەکەن ئەژمار بۆ هەڵبژارنەکانی داهاتووەکەن هەڵبژارنەکانی داهاتوو لەسەر ئاسی بەریتانیا کە لە ساڵی 2024 بڵێن ئەنجامەدرێت ئەگەر ئەوان ئەوە نەکەن لە سەریان ئەکەوێ واتە ڕێژەی دنگەکانیان زۆر کەم ئەکات لە هەڵبژارنەکانی داهاتووەوە ئەوەش بێتە سەرکەوتنێک بۆچی بۆ پارتی بڵین
لێبەر پارتی کرێکاران و پارتەکانی تر بە تایبەتی پارتی ئازادی دیموکراتی پارتی ئوسکۆتلندی و تا دوایی ئەوە لەبەرەوە بەڕاستی کۆنسەرڤێتیڤ پارتی سەرکردایەتی با بڵێن پارتی کۆنسەرڤێتیڤ ناچار بوو کە بۆریس جۆنسۆن بەرەو ڕووی بڵێن ئەو هەڵوێستە بکەنەوە کە ناچاری بکەن دەست لەکار بکێشێتەوە بۆ ئەوەی تەمان ئەوەش کەوکو ئاماژەم پێ لە پاڵ بڵێن ئەو ڕامیارێت شەوتانەی کە هەیبوو بە تایبەتی کۆمەڵێک فایلی گەندەڵی و ئەوەی کە پێوترێ مەحسوبیەتی ئەو ئەمانەی لەسەر بوو هەمووی ڕۆڵی خۆیان بینی لەسەر ئەوەی کە بەرەو ڕووی ئەو هەڵوێستە بێتەوە. باشە بە دەست لە کارکێشانەوەی جۆنسن و هاتنی کابینی کینیۆ بە سەرۆکایەتی بیستری سەرۆکوەزیرانی نوێی بەریتانیا چ گۆڕانکاریەک لە ئەجندەی کارە ڕامیاری و سیاسیەکانی شانشینی بەریتانیا دروست دەکات تەنها گۆڕینی کارکتەرەکانە یاخود بەپێی بەرنامەی کەسەکان لەگەڵ سەرۆکوەزیرانی نوێدا کۆمەڵێک ئەجندەی نوێ دێتە ئاراوە. ئەو گۆڕانکاریانی کە ڕەچاو ئەکرێت لە کابینی نوێی تریزال ڕیسە ئەوە بکرێ بەڕاستی زیاتر گۆڕانکاری ئەبێ لەسەر ئاسی ناوخۆ واتە ئەوەی کە پەیوەندی بە ڕامیاریە ناوخۆیەکانی با بڵێن کابینەی ئەو کابینەوەیە بێت کە بڵێن کابینی پارتی کۆنسەرڤێتیڤە لە بەریتانیا و ئەو ڕامیاریە ناوخۆیانەش بەڕاستی فۆکەسی زیاتر چەقبەندی زیاتر لەسەر پرسە ئابوووریەکانە کە ئێستا بە تایبەتی لە دەرئەنجامی با بڵێن ئەو کاریگەریەکانی کۆڤید-19 و لە دەرئەنجامی دوو هۆکاری تریشمانەیە کە یەکەمیان دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا با بڵێن بریکس و دووەمیش بەڕاستی جەنگی رووسیا ئۆکرانیا ئەم دوو هۆکارەی تر زیاد بۆ بڵێن هۆکاری یەکەم کە کارانتینە بوو یا با بڵێن دەرەنجامەکانی کۆڤید-19 ئەم سێ هۆکارە بە یەکەوە بەڕاستی دۆخی ئابووری بەریتانیان هێنا ئاسێکی زۆر تەنگژاوی و بە تایبەتیش تەنگژەکانی پەیوەند بە جەنگی ئۆکرانیا رووسیا لە ئەوەی کە پێی ئەوترێ سەرچاوەکانی وزە ئەوان ئێستا بەڕاستیش بەڕۆڕووی شتێک بوونەتەوە پێی ئەوترێ ئینەرجی بەیڵ ڕایس ئینەرجی بێڵ واتە زیادبوون لە ئەوەی کە پێی ئەوترێ کرێی وزە یا ئەوەی ئەو فاتورەیەی کە بۆ هاوڵاتیانی ئەو وڵاتە ئەچێت کە نرخی بڵێن نرخی ئەو وزەی لەسرە بە تایبەتی غاز زۆر بەکارێن ئەوان و وزەی کارەبا بە هەمان شێوە تەنانەت فیول بنزینیش ئەم سەرچاوانەی وزە کە نرخەکانیان بە ڕادەیەکی زۆر ئەوە زیایی کردووە کە پێشبینی ئەوە کرێت لە مانگی بڵێن تشرینی یەکەمی داهاتووە ئەو نرخانەی ئەم بڵین سەرچاوانەی وزە کە ئاماژەم پێەیە بگاتە زیابوونەکە بکاتە لە 180 ئەم لە 180 بەڕاستی چۆن ئەڵێ زۆر زۆرە خێزانە بەریتانیەکان بەڕۆڕووی دۆخێکی گوزەران و ژێوی زۆر سەخت ئەکاتەوە بە تایبەتی لەم بابەتاناکە ترێس یەک لە ئەجندای کە تەبەن دوێنێ دوایەوەی کە بە فەرمی بڵێن پۆستی سەرۆکوەزیرانی وەرگرتووە دوایەوەی کە چوە لای شاژنی بەریتانیا لە سکۆتلەندا ڕایگەیان کە یەکەم کاری یەکەم ئەجندای کارەکانی بریتە لە بەڕۆڕووبوونەوەی ئەو تەنگژەیە ئەو گەردەلوولەی کە ئەو ناوی ئەبا بە گەردەلوولێک گەردەلوولێکی ئابوووریە و بە تایبەتیش ئەوەی کە ناومنا بە ئینەرجی بێڵ واتە نرخی کرێی کارەهین وزە نرخی کرێی وزە بە هەر سەینەکەیەوە بە غاز و نەوت و بنزینەوە و کارە باش تەوان ئەمە بەڕاستی لە پێشەوەی لە ئەولەویەتی با بڵین کارەکانی لیزا ترێسە و بەڕاستی تەنانەت بەڕادەیەک با بڵین ئەم تەنگژەیە بەڕادەیە گرنگە بەڕادەیە جێبایەخی با بڵین لیزا ترێسە کە دایناوە لە پێنجشەممە کە سبینێ بڵین لە پێنجشەمەوە دەست بۆ بکە بەکردەوە بەرزبوونەوەی ئەو نرخانە ڕابگرێت لانیکەم ئەوەی کە بەلای ئەوە زۆنگرە بەرزبوونەوەی ئەو نرخانە ڕابگرێت و دوازاریش لە هەفتەی داهاتووە کە یەکەم کۆبوونەوەی حکوومەتەکەی کابینە حکوومەتەکەی لە بەردەم ئەندامانی پەرلەمانی ئەو وڵاتەیە کە ئەو پرسیارانی لیانەکرێ ئاینەکەن یەکەم ئیشی بەڕاستی ئەوەیە کە ڕای بگەێنێت ئەو تەنگژە گرنگانی ئابووری کە بەڕووی بەریتانیا بۆتەوە بە تایبەتی تەنگژەی وزە تەنگژەی ئابووری تەنگژەی سێکتەری تەندروستی باش ئەم سێ جۆرە لە تەنگژە بە سێ سەرچاوی تەنگژەی سەرەکی لە ئێستای بەریتانیا ئەژماری بۆ ئەکرێت و لە هەمووش ئەوەتر ئەوەیە کە ئینفلیشن با بڵین هەڵئاوسانی لە وڵاتەیە گەیاندووەتە ڕێژەی لە سادە ئەمە لە ماوەی 40 ساڵی ڕابردووە بۆ یەکەم جارە
ڕێژەی هەڵ ئاوسان ئینفلیشن بگاتە لە ساڵدا و پێشببینی ئەوە ئەکری ئەگەر ئاوا بڕوات بەڕاستی ئەو ڕێژەیە لە ساڵی داهاتووە گاتە لە سا 20 باش زۆرە. دکتۆر دەزانین لە کاتی دەستپێکی شەڕ و ناکۆکی نێوان رووسیا و ئۆکراینەوە بەریتانیا چەند جارێک سەردانی ئۆکراینی کرد لەگەڵ سەرۆکی ئۆکرانیا کۆبەوە. ینی چاوەڕێ دەکرێت کە سەرۆگۆزیرانی نوێی بەریتانیا هەمان پەیوەستی و پەیوەندی لەگەڵ ئۆکرانیادا بەردەوامە و ئیدامە پێ بدات یاخود گۆڕانکاری لە سیاسەتی نێودوڵەتیشا ڕوو دەدات. هەروەک دوێنێ ڤلادیمیر پۆتین ڕایگەیاند کە ئاڵێت هیچ گۆڕانکاریەک پێشببینی ناکەن ئەوان لەلایانی خۆیانەوەکو رووسیا لە وەرگرتنی بڵێن لیزا ترێز بۆ پۆستی سەرۆگۆزیرانی لە بەریتانیایە. بەڕاستیش خۆی واشە ینی وەکو ئەسەر پێشتۆزێکیش ئاماژەم پێەیە گۆڕانکاریەکان لە ئەم گۆڕانکاری کە ڕوویاوە بەڕاستی زیاتر لە پەیوەندە بە باری ناوخۆی دۆخی ناوخۆی یان ئەوەی کە پێوترێ ڕامیاری ناخۆی یان پەپلیک پۆلیسی سیاساتی ئامە لە چوارچەوەی بەریتانیایە ئەجیدا وەک ئەوی کە پەیوەندی بە ڕامیارە دەرەکیەکانی بەریتانیەوە هەبێت گۆڕانکاریی وە دروست نابێت و باشترین بەڵگەش ئەوەیە کە لیزا ترێز لە یەکەم وتاری خۆیدا بەڕاستی ڕایگەیاند کە ئەوان بەردەوام دەبن لەسەر دژایەتیکردن و وەستانەوە بەرەو ڕووی رووسیا بە تایبەتی لەوەی کە پەیوەندی بە جەنگی ئۆکرانیاوە هەیە. باشە پرسی ئاڵۆگۆڕی ئیداری و هەروەها سەرۆگۆزیرانی نوێی بەریتانیا دەگەڕێمەوە لای میوانەکەم بەڕێز دکتۆر محەممەد سابیر دکتۆر لەسەر و بابەتەوە سەین کە لیستریس چ کاریگەریەکە لەسەر پەیوەندیەکانیان لەگەڵ ئۆکرایندا. هەر وەکو ئاماژەم پێ هەمان بڵین ئەو ڕامیاری کە بۆریس جۆنسۆن پێڕەوی دەکردووە هەمان ئەو ڕامیاری بەریتانیا بەرامبەر بە جەنگی رووسیا و ئۆکرانیا بەردەوام دەبێت دەوەلەوانەیە بڵێم چەند بۆنی جۆنسۆن تون بووە بەرامبەر بڵین رووسیای کۆماری و بە تایبەتی بڵین ڤلادیمیر پۆتین لیزا ترێسیش بەڕاستی بە هەمان شێوە تون دەبێت و لە وتاری بڵین وەرگرتنی ئەو پۆستەیدا لە داونین سترینگ ئاماژەی بەوەیاوە کە بەڕاستی ئێمە بە هەمان شێوە بەرەنگاری ئەو بڵین ئامانجوو ئەو ڕامیاریانی کە رووسیا لە جەنگی ئۆکرانیا هەیەی کە دیارە ئەوان بەریتانەکان بەڕاستی خۆی و ڕاستیەک بەریتانەکان لە نێو بڵین ئەو دەوڵەتانی ناتۆ بە تایبەتی یەشێک بۆ لەو وڵاتەی کە زیاترین یا سەرسەختانەترین هەڵوێستی بەرامبەر بۆ رووسیا بووە بە تایبەتی لەو جەنگەیە ئەوە بێلەوەی کە ئێمە بڵین ئەمە باگراوندێکی مێژووی هەیە گەرێتەوە بۆ ئەو گرژی و ئەو چۆن ئەڵی ناکۆشیە بەردەوامە مێژووی کە لە نێوان مۆسکۆ بڵین لەندەنە هەبووە بە درێژایی مێژووی دوور و درێژ بە تایبەتی با بڵین لە سەردەمی جەنگی سارد و ئەمانەیە ئێستا ئەوەندەی تر کە ڤلادیمیر پۆتین بڵین لە رووسیای کۆماریە پۆسی سۆرۆکی وڵاتی بەدەستەوەی و بە تایبەتیش ئەو ڕامیارانی ڤلادیمیر پۆتین کە زیاتر بەرۆڕووی ئەوەیە کە رووسیا وەکو زلهێزێکی جیهانی خۆی بناسێنێت و دژایەتێکی ئاشکرای ڕامیاریە ئابووری و بازرگانی و ئەوەکانی وڵاتانی ناتۆ بە تایبەتی و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپاش و بەریتانیا نا لەگەڵ چی نابڵێن رووسیا و چین نزیکبوونەوەی باشیان هەیە و ئێستەیەکێک لەو هینانە بەڕاستی کە رووسیا چۆنە لە پشتی لە ڕووی ئابووریەوە تەبەن لە ڕووی ئابووریەوە پشتی بڵێن ئەم دەوڵەتانە بشکێنێ مەسلەی بەکارهێنانی وزەیە ئانی وزەی تا ڕادێکی زۆری ئێستا ئێمە کە من ئاماژەم پێشتر ئەو دۆخە ئابووریە تەنگژاوی کە بەریتانەتی کەوتووە بە تایبەتی لە پەیوەند بە نرخی سەرچاوەکانی وزە ئەوەی کە ئاماژەم پێەیە ئەو بەرزبوونەوە زۆری نرخی سەرچاوەکانی وژە لە بەریتانیا کە ئەمە تەنگژێکی زۆر گەور و ئەوەیەکی لێکەوتەوە بەڕاستی پەیوەندی بە چی وەیە پەیوەندی بەو ڕامیاری یا بۆ ئامانجەی کە پۆتین بڵین لە جەنگ لە ئۆکرانیا وەکو تۆڵەکردنەوەیەک لەو کاردانەوەی کێکەتی ئەوروپا و بەریتانیش وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای بەرامبەر بە رووسیا دیارە لە چیا لە سەپاندنی سزای ئابووری لە سەپاندنی سزای بازرگانی بەسەر رووسایە کە بەڕاستی ئەمە دۆخی رووسیای لە ڕووی ئابووری و بمانێ و نەمانێ بەرەو ئەوژانی ئەو ڕامیارانی ساندنی سەبای ئابووری بازرگانی بەسەر رووسایە دۆخی ئابووری رووسای بەرەو ئاڵۆزی بردووە ئەمەش ڕاستیەکە لە بەرەوە رووسیا بە هەر هینێک بێ بە هەر بڵێ وکچۆن بڵێ نرخێک بێ ئەوێت تۆڵی خۆی بکاتەوە و ئەوێت تەبەن ئەمە ڕەهەندێکی ئەوشی هەیە بەڕاستی ڕەهەندێکی ئەوەیە لەسەر ئاسی ڕامیاری نێودەوڵەتی هەر یەک لە پکین و مۆسکۆ
تەمەن کۆریای باکووریشان لەگەڵایە ئەیانەوێت چۆن بڵێ ئیتر کۆتایی بەوە بێنن کە پێی ئەوترێ هەژمون و باڵادەستی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە پلەی 1 و بەریتانیا و یەکێتی ئەوروپا بە پلەی 2. باشە دکتۆر کەواتە باس لەوە کرد کە لەسەر ئاسی نێودەوڵەتی و گۆڕینی سەرۆکوەزیرانی بەریتانیا کاریگەری لەسەر ناکۆکی و شەڕی ئۆکراین و رووسیا نابێت کەواتە ئەو گۆڕانکاریە چیە دێتە ئاراوە لەگەڵ هاتنی لیسترەیسە؟ گۆڕانکاریەکە و ئەماژەم پێیا بەڕاستی تەنیا گۆڕانکاری زیاتر ناڵم لەسەر ئاسی دەرەکی هیچ گۆڕانکاریەک نابێت ئەوە ئەگەرێتەوە بوا بڵێن بۆ ئەو تۆجوهاتەی کە لیزا ترەیس هەیەی بەڕاستی خۆی ئەمە لێرە ئەبێ ڕاستیەک هەیە بیزانین ئەویش پەیوەندە بە چیەوە بە کۆنسەرڤێتیڤ پارتیەوە کۆنسەرڤێتیڤ پارتی یا پارتی پارێزگاران لە سەرەتای دروستبوونیەوە تەمەنێکە لە پارتە دێرینەکانی بەریتانیا و پێش پارتی بڵین لێبەر پارتی پێش پارتی کرێکاران کەوتووە و ئەتوانین بڵێن یەکەم پارتی بەڕاستی کە یەکەم پار لە بەریتانیا دروست بووە ئەم کۆنسەرڤێتیڤ پارتیەیە لە ناوەڕاستی سەدەی هەژدەوە کە دروست بووە تەوان هینەکان جیاوازە بەڕاستی بارحاڵ ئەوەی کە گرنگە لێرەیە کۆنسەرڤێتیڤ پارتی لە سەرەتای دروستبوونیەوە دوو ئاراستەگەری لە ململانێتیا بووە ململانەیە کە کۆنسەرڤێتیڤەکان یان کۆنپارێزەکان با بڵێن نوێنەرایەتیان کردووە و ئاراستەگەریەکیش جەمسەرێکیش کە بڵێن لیبراڵەکان یان ئەوەی کە بەناو ماوەیەک پێشووی کە پارتی دیموکرات لیبرالی دروست بێت لە بەریتانیایە دیموکراتەکان بڵێن دیموکرات ئازادی خوازەکان نوێنەرایەتیان کردووە ئەم لە ڕووی ئابووریەوە لەسەر ئاسی ئابووری ئەم دوو ئاراستەگەریە بە چی شکابووانێ هەتا ئێساش تا ئەم ساتەشی لەگەڵ بێ بە ئەوە شکابووانێ کە جەمسەری یەکەم پشتگیری لە بازاری ئازاد ناکات بۆ جەمسەری دووەم بە پێچەوانەوە پشتگیری لە بازاری ئازاد و کرانەوەی زیاتر و بە لیبرالیزەکردنی با بڵێن ئابووری و بازارەکات ئەمە تا ئێستا لە ناو کۆنسەرڤێتیڤ پارتیا بەڕاستی درێژەی هەیە و ئەوەشی کە لێرە پێویستە ئاماژەی پێبین لیزا ترەیس بەڕاستی لە پشتگیریکەرانی بازاری ئازادە ئەمە من کە ئەمێ بیڵێم ئەمەیە کە بڵین کاریگەریەکان یان ئەو فاکتەرانەی کە لە پشت ئەوە سێ ئایا هاتنی لیزا ترەیس بۆ پۆستی سەرۆکوەزیرانی پرایم مینیستەر لە ئێستای با بڵێن بەریتانیایە چ کاریگەریەک چ گۆڕانکاریەک دروست دەکا ئەوە ئەگەرێتەوە بۆی کە وەکو ئاماژەم پێە لیزا ترەیس سەر بە جەمسەری چیە سەر بۆ جەمسەرەیە کە پشتگیری لە بازاری ئازادەکە پشتگیریکردنیش لە بازاری ئازاد لەسەر ئاستی نێودەوڵەتیە بمانێ و نەمانەوێت ئەچێتەوە سەر چ خانەیەک ئەچێتەوە ئەو خانەیە کە با بڵێن پشتگیریکردن بێت لە ئەوەی کە پێی ئەوترێ سیستەمی باڵاداستی سەرمایهداری جیهانی و لەگەڵیشە پشتگیریکردن بێت بە چۆن ئەڵێ بەدەقی بە نەسی پشتگیریکردنی بێت لە ڕامیارەکانی نیولیبرالیزە ڕامیارەکانی نیولیبرالیزە لەسەر چه ئاسێک ڕامیارەکانی نیولیبرالیزە لەسەر ئاسی ئابووری لەسەر ئاسی بازاری ئازاد طبعا ئەمە لە ئێستای گلۆبالیزیشنە ئەمە گرنگی زۆری خۆی هەیە واتە ئەوان بەردەوام دەبن لەوەی کە ئامانج و استراتیژیە ئابووری و بازرگانیەکانیان لەسەر ئاسی جیهان بەڕاستی زیاتر پچە سپێنن و بەڕاستی کابینەکەی لیزا ترەیسیش بەدەر نابێت بەڵکو وێچێک دەبێت لەو کابینانەی کە چۆنەڵی بە گوڕوتینی زیاترەوە لەسەر بەجێهێنان یا گەیشتن بەو ئامانجانە کار بخۆی باشە دکتۆر لە تەواوی جیهانە ئێستا ئەوەی کە زۆر بەرباسە ئەوش پرسی پەنابەرانە لیسترەیس بەپێی کەسایەتی و کارکتەری و لەگەڵ ماوەی دەست بەکاربوونیە ئەو هەڵویستی چی دەبێ مامەڵی چی دەبێت سەبارەت بە پەنابەران ئەجەدای کارەکانی لە بەرامبەر پەنابەراندا چی دەبێت لە کاتێکە ئێستا تورکیایەکێک لە پرسە گرنگەکانی ئەویش ئەوەیە کە لە دوای ڕازیبوونی بە سوید و فنلەند ئەندامبوونیان لە ناتۆ ئەوە بوو کە پرسی پەنابەران و بە تایبەتی چالەگوانانی کورد بگەڕێنرێنەوە نێو تورکیا بە تایبەتوانی کە خەڵکی باکووری کوردستان ئەمەوێت بزانم تورکیا بەریتانیا بە شێوەیەکی گشتی ئەجەندای کارەکانی لەگەڵ لیسترەیس بەرامبەر بە پەنابەران گۆڕانکاری بەسەردادێت ئەم ڕەهەندە ئەم کەیسە با بڵێن بەڕاستی پەیوەندیەکی زۆر بەتینی بە ڕەهەندە ئابوووریەکەەوە هەیە چونکی وەکوتم ئەو تەنگژە ئابووری کە ئێستای بەریتانیای گرتووەتەوە تۆ بتێو نەتەوێت قورساییەکی زۆری لەسەر بەریتانیەکان داناوە بەڕادەیە کە ئێستا بەشێکی بەرچاو لە شیکارستان یان شیکاریان ئەوانەی کە پیانەوتێ محەلیلینی بڵێن ڕامیە سیاسی بەشێکی زۆر لەوانە ڕەچاوی چیەکەن ڕەچاوی ئەوە ئەکەن کە بەشێکی زۆری هاوڵاتیانی بەریتانی بەهۆی ئەو تەنگژانەی کە ئاماژەم پێ تەنگژەکانی وزە تەنگژە ئابوووریەکان کە ئێستا
بە شێوەیەکی گەردەلول ئامێز بەرۆکی بە بەریتانیا گرتووە ئەم زستانە بەشێکی زۆر لە خێزانەکانی بەریتانیا ئەبێ لە نێوان دووشتا چۆیس بن هەڵبژاردن بکەن یان ئەوەی کە ماڵەکانیان بە سارد و سڕی بمێنێتەوە نەتوانن هۆکاری گەرمکردنەوە کە بە پلەی یەک غازە و بە پلەی دووش کارەبایە بەکاربێنن ویان ئەوە تا ئەبێت ئەگەر ئەمەیان نەکەن ئەبێ واز دە چی بێنن ئەبێ واز لە ئەو کەرەسە خواردەمەنیانەی کە پێویستی و ڕۆژانیانە یا ئەبێ ئەوە یان ئەبێ ئەمایان هەڵبژێرن یان ئەبێ واتە یان ئەبێت خۆیان لە سەرمایە ڕەخ بکەنەوە وسکیان تێر بێت ویان بە پێچەوانەوە بێت سکیان خاڵی بێت و گەرمایان بێت ئەمە بەڕاستی دۆخێکی ئابووری تەنگژاویە ئەم دۆخە ئابووری تەنگژاویە بمان و نەمانەوە کاریگەری خۆی لەسەر چی دانێت کاریگەری خۆی لەسەر ڕای گشتی بەریتانیەکان دانێت چۆن لەبەر ئەوەی ئێمە ئەو ڕاستیە زانین کە بوونی ڕێژێکی زۆر لە پەناهەندە و بەردەوامیش چوونی پەناهەندە بۆ ئەم وڵاتە بەتایبەتی لە فەڕەنساوە ئەو کەناڵی کە هەیە لە نێوانیانە ئەمە تۆ بتێنێتەوێت زیاتر تەنگژە خۆی مەسەر بریکسیش بەڕاستی بریکسیش ئامانج لە بریکسیت یەکی لە ئامانجەکانی ئەوە بووکە چۆن بڵێ ئەو هینە ببرێ ئەو چوونە بەلێشاوە یان ئەو وەرگرتنی پەنابەرانە بەو شێوەی کە جاران پێشوازی دەکراوە پێڕەوی دەکراوە ئەوە ببرێت بۆ ئەوەی بتوانن هیچ نەبێت ئاستی ئابووری بەریتانیا بهێننەوە سەرەوە وە گەشەی ئابووری دروستکە تەمان ئەمە پەیوەندی بە خاڵێکی زۆر گرنگی ترەوەیە کە ئینفلیشنە هەڵاوسانە چونکی ئینفلیشن پەیوەندی بە چێوەیە پەیوەندی بە گەشەی ئابووریەوە هەیە و گەشەی ئابووری بەڕاستی ڕاستە ئەمە لەواچێت بۆ کەسێکی پەناهەندەیە بۆ وڵاتانی کە خاوەنی ئەو پەناهەندانن زۆری نینە بێ بەڵام بۆ ئەوان زۆر کاریگەری هەیە چونکی ئەوان ئابووری بەلایەنەوە چۆن بڵێیت هێڵی سوورە ئابووری محەدەد دیاریکەری ڕامیاریەکانی تریانە لەبەر ئەوە بەڕاستی بمانەوە نەمانەوێت بەڵێ ڕامیاریەکانی ئەجندای لیزا ترەیس بەڕاستی بە هەمان شێوە بەرامبەر بە پەنابەران تون دەبێت و ئەو ڕووداوانەش پەیوەندی زیاتری بە چیوە بیانێسە بۆ نمونە بڵین هەر لەم ماوەی ڕابردووە هەم سۆپەرمارکێتێک و هەم لە مانزستەریش ئەوەیەکی سندویچ گەنجانی بەریتانی لە برسانە پەلاماریان ناوە ئەوەیان کتاڵانیان کردو بەڕاستی ئەمە ئەم ئینە دۆخە کۆمەڵایەتیە شتێکیە بەڕاستیە گەریارمەتیم بی ئەوترێ الاستعباد الاجتماعي وەکو چۆن بڵێ دیاردەی کۆیلە گەرایی کۆمەڵایەتی ئەم دیاردەیە بەداتا هەیە زۆر زیایی کردووە لە بەریتانیا ینی بەڕادەیەک زیایی کردووە کە کابینەکانی پێش و پێش بۆری جۆنسۆنیش پێش تریزامەیش بەڕاستی ئەم کابینانە ینی بەرادەیەک بڵین ئەم دۆخە کۆمەڵایەتی ئاڵۆزە کە پەیوەندی باری ئابووریەوە بارە ئابووریەکەش پەیوەندی بەم پەناهەندانەوە هەیە بەڕاستی وای کردووە کە بڵێن وەکو بڵێ دامەزراوەیەکی نوێی فەرمی دابمەزێن بۆ بڕە ڕووبوونەوەی چی بۆ بڕۆنەوەی ئەو تەنگژە پەیوەندیشی بەو سیستمە کاپیتالیزم و سەرمایەداریەوەکەی کە لە وڵاتانی ڕۆژاوە و بەریتانیا جێبەجێ دەبێت دکتۆر دواپرسیارم دەکەم بەما ئەویش دەنگوەیەکێ باسی لێوە دەکرێت ئەویژەوەیە کە لیستریس ڕەنگە سەرکەوتوو نەبێت بزانم ئاستی سەرکەوتنی لیستریس لەم کابینێ و لەم پۆستە نوێیدا تا چەند بەرباسە تا چەند دەتوانێت سەرکەوتوو بێ لە کار و پۆستە نوێیەکەیدا خۆی بە پێی راپرسیە کە کراوە پەیمانگای یۆگۆف کردوێتی بە پێی راپرسیەکە ئەو راپرسیە ڕێژەیەکی زۆری لە هاوڵاتیانی بەریتانیا ڕێژەی یا پێشبینی ئەوە دەکەن ڕێژەی سەرکەوتنی لیزا تراس لە کارەکانیا لە ئەجندای کارەکانیا لە ماوەی سەرۆکوەزیرانیە بگاتە لە ساڵ 14 بەڕاستی ئەم ڕێژەیە کەمە یعنی ڕێژەی سەرکەوتن لە کارەکانیا ئەوەی کە پێوترێ ئەلئەدا ڕاپەرمووی لە بڵین بەرەوەبردنی کارەکانی وەکو سەرۆکوەزیران لە ساڵ 14 ڕێژێکی زۆر کەمە بەڵام ئێمە بمان و نەمانەوێت چۆن ئەڵێ هەم کۆنسەرڤێتیڤ پارتی و هەم خودی حکوومەتەکە و ئەوەی کە پێوتە سیستەمی حکوم لە بەریتانیایە بەهۆی ڕامیاریەکانی بۆرس جۆنسۆنەوە گەیشتووە مەعزەقێک گەیشتووە مەعزەقێک کە ئیتر چاریان نەبوو دەبوو ئەم گۆڕانکاریە بێتە ئاراوە ئەجینا ئەوەی کە تەمان ئێمە لێرە شەشتەگەی لە ڕامیاریا بەڕاستی تۆ دەبێت تۆ چۆنڵی دوورمەودا ئەوە بکەیت ناتوانانی بڵیت مجرد زۆر شتێ ئەچێت تۆ قاڵبی بڵین تەخمینات مەزەندەکردن ئەگینا لەوانەیە ئەگەری ئەوەژێ ینی بۆ نمونە ئێستا تەوەرێکی گرنگی ترکە لیزا ترێس بەڕاستی لە بەرنامەی کاری خۆی داناوە کەمکردنەوەی باجەکانە ئەگەر بێت و بۆ نمونە لە کەمکردنەوەی باجەکانە سەرکەوتوو بێ ئەگەر بێت و بۆ نمونەوە لە ئەو چارەسەرکردنی ئەو سێ تەنگژە سەرەکی کە ئاماژەم پێیا وزە و ئابووری و تەندروستی سەرکەوتوو بێ بەڵێ ئەتوانین بڵین بەدڵنیایی و ئەتوانین بڵین کە لیزا ترێس بە ڕێژێکی زۆر باش سەرکەوتوو ئەبێت و ئەتوانێت
ئەو بەرنامانەی کە ڕایگەیاندووە بۆ لە ماوەی سەرۆگەزیرانیا بەجیان بێنێت و وەدیان بێنێت بەڵێ ئەتوانێت وەدیان بێنێ پێچەوانەکەشی دیارە ڕاستە ئەگەر نەتوانێت لە ئەو بڵین دوو خاڵە تەورە سەرێکیە بەڕاستی مەسەلەی کەمکردنەوەی بازەکان چونی کەمکردنەوەی بازەکانی یەک شتێک پێ بڵم کەمکردنەوەی بازەکان زۆر گرنگە تۆ کە باس کەمەکەیتەوە ئەمە دیسانەوەچێتەوە لینکێکی بەهێزی لەگەڵ چیا هەیە لەگەڵ هەڵ ئاوسانایە چونکی بۆ ئەبێ پەیوەندی بە قەرزەکانەوەیە لە هەمان کاتیشا پەیوەندی بە گەشەوەیە لە هەمان کاتیشا بەڕاستی ئەوەی یەکەمیشان کەوتم ڕاگررتنی بەرزبوونەوەی نرخی سەرچاوەکانی وزە و تەنگژەی ئابووری ئەوانە ئەگەر لەم شتانە شکست بێنێ بە دڵنیاییەوە زۆر بە خراپی ئاستی ئەو پشتگیری کە هەیەی لەناو بەریتانیەکان و لەناو کنسەرڤێتی پارتی شایەتە خوارەوە. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد سابیر کە بەڕێزیان پسپۆری سیستمی سیاسی بوون ڕاستەخۆ لەرمیانیەوە بوون مادونە.